عزیزان لە تەوەری گفتووەکانمان بەردەوام دەبین دەچینە تەوەری یەکەم. ئەمڕۆ باز لە بابەتێکی گرنگ دەکەین ئەویش توندوتیژی دژی ژنان. ئاگادارین کە ئامارەکان هەمیشە لە هەرێمی کوردستاندا زۆر جیاوازترن، هەمیشە باز لە بەرزی ڕێژەکە دەکرێت، باز لەو توندوتیژیانە دەکرێت کە بەرامبەر بە ژنان دەکرێت. هەمیشەش کەمپینەکان بۆ ڕوبەڕووبوونی توندوتیژیەکان بەردەوامی هەیە. ئەم جارە دامەزراوەی ڤیم کەمپینی ژیان ڕادەگەێنێت کە یەکێکە لەو کەمپینانەی کە دووبارە بۆ بەرەنگاربوونی توندوتیژی ژنانە بۆ بڵاوکردنەوەی هۆشیاریە. گفتوگوێم بابەتاکەم لەگەڵ شنیار فایق بەڕێوەبەری پرۆژەکان لە دامەزراوەی ڤیم کە ڕاستەخۆ جەنابیان لێرن. شنیار خان بەخێربەی. سوپاس کابانی لێرێ خۆشحاڵ بێ. هەمیشە ئامارەکان شتی جیاواز پێ ماڵن. چی وای لە ئێوە کردم ئامارانی کە ئێوە ئەژدێتە بەردەستان وای لە ئێوە کرد کە کەمپینێکی لەم شێوازە ڕابگەێنن؟ بەڵێ کەمپینی ژیان باسکردنە لە ژیانی ئەو ژنانی کە بە بیانی و شەرەف کوژراون یاخودون توی ژیان بەرامبەر کراوە. وەکو ئاشکرای ئامارەکان باست کرد لە کوردستاندا بە ڕێژەیەکی زۆر لەم کەیسانە دووبارە ئەبێتەوە. ئەوەی کە ئێمە ئاگادارین هەموو کەیسەکانی ژنیە بڵێ ئەو کەیسانی کە ئەکەوتە زمانی خەڵکەوە ئەو کەیسانی کە خەڵک پێ ئەزانێ هەتا کەیسێک لە نامیدەکانە بڵاو بێت لە سۆشەڵمەدا بڵاو بێتەوە 5 کەیسی تر لە هەمان شێوە ڕوویدا و کەس ئاگای لێ نییە. بۆیە ئامارەکان لە ڕاستیە زۆر زیاترن لەوەی کە خەڵک ئاگادارێتی. بۆیە پێویستە کە ئێمە کارێک بکەین کە بتوانین ئەم ئامارە بهێنینە خوارەوە، ئەم دیاردەیە کەم بکەینە و بەرەبەرە لە ناوی برین. باشە لە کەمپینەکەدا ئێوە چیەکەن؟ کەمپینەکە لە چالاکی چاربەشی خۆی ئەبینێتەوە کە ڕۆژی شەممە 6/11 کاتژمێر 10 بەیانی ئێمە لە ئۆفیسی ڤیم فاوندیشن لە شاری سلێمانی ئەم کەمپینە ڕائەگەیەنین. چالاکیەکانی یەکەم جار لە ڕێگەی پێشانگایەکەوە بە شێوەیەکی زۆر جیاواز کۆمەڵک چیرۆکی ڕاستی لە کوردستانە کە لە چەند ساڵی ڕابردوو ڕوویان داوە ئەگەڕینەوە. دواتر دۆکیومنتێکمان هەیە کە لەلایەن ڤیم میدیا کە ئەویش بەشێکە لە ڤیم فاوندیشن بەشی پرۆدەکشنی بۆ کراوە، باس لە چیرۆکی کەسێک ئەکات ژنێک ئەکات کە بە هەمان بیان و ژیانی لە ئەسەندرێتەوە و چارەنووسی مەیتەکەی کە بەداخەوە لە شاری سلێمانی گۆڕستانەکەی بە ناوی گۆڕستانی بێناوان مەیتەکی لەو گۆڕستانە فەڕێ ئەدرێت و دواتر ئەو کەسانی کە بەرپرسن لە گۆڕستانەکە هەڵیەگرنەوە بڵێ ئەیشۆن بە شێوەیەکی ئیسلامی و ئەینێژن باس لەو دیاردەیە ئەکات و پانەڵێکیشمان هەیە لەسەر گفتوگۆکردن بۆ هەمان بابەت لەلایەن کەسانی پەیوەندی داراوە کەسانی بڕیار بەدەست بۆی کە بتوان تێشک بخینە سەر ئەم بابەتە کە ئایا بۆچی لە باتی ئەوەی کە ئێمە هەوڵ بن ئەم دیاردەیە نەهێڵین بەڵام گۆڕستانێکمان بۆ دابین کردوون کارمەندمان بۆ دابین کردوون بۆی کە بتوانن ئەو کارێکە ئیکەن تاتوین بڵێن بە شێوازێک لە شێوازەکان شەرعیە دراوە بە ئەمە ڕێکاری بۆ دیاری کراوە کە بۆ نمونە ئەگەر شتێکی لەو شێوەیە شەبێت ئەوە تا ئەم کۆمەڵک بڵێ نەتیجەیەکی هەیە. ئێمە مەبەستمانە لەوەیە کە بتوانین ئەوە بخەینە بەرچاوی خەڵکە لە باتی ئەوەی کە ئێمە یارمەتیان بین با سزاکە ئەوەنە بەقوت بێت کە ئەو کەسەی کە ئێوێ ئەو تاوانە بکات سڵی لێ بکاتەوە نەک بڵێ ئەگەر من بیشی کەم دوای من کەسێکەیە بەردەوامی بە کارەکە ئەیات. لە دوای پانێڵەکە ئێمە چالاکی سەوزکردنی گۆڕستانەکەمان هەیە کە با گرنگمانزانی گۆڕستان هەر شوێنێکی ناخۆشە بە هەر چۆنێک بیڵین بەڵام ئەو گۆڕستانە بە تایبەتی هەتا قەبرەکان کێلیشیان پەیوەنیە بە شێوەیەکی عەشوائی نێژراون سیمایەکی زۆر زۆر ناشرینی هەیە و ئەگەر بتوانین بۆ ڕۆحی ئەو کەسانەش بێکە لیان سندراوەتەوە شوێنی مەزەگەکەیان جوان بکەین بۆ ئێمە هەر شانازیە. کێ ئەم پانەڵە ئەباڕێەوە باست لە لایەنی یاسایی کرد؟ بەڵێ پانێڵەکە پارێزەرێکێ بەشداری ئەمە بکات و لە ڕووی یاسایی و بابەتەکان بەڵێ پانێڵەکە گفتوگۆکە لە نێوان سێ کەسدایە کە خاتوو ڕۆژان ئەندامی پەرلەمانە و ئەندامی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان خاتوو شۆخان پارێزەرە و سەرۆکی ڕێکخراوی هاریکاری یاسایی ژنانە کە خۆی لە کە بابەتانەیە کارەکات و هەروە کاگنەجات کە بەرپرسی هەڵبەکانی گۆڕستانی شارەوانی سلێمانیا کە بەرپرسە لەو گۆڕستانە و لە نزیکەوە ئاگەی لەو کەیسانەیە کە لە گۆڕستانەکە ڕوەدەن. باشە ئەو باست لەو کروتت بۆ نێکێک لەو کەسانە بەرپرسە لەوە ئاگاداری کەیسەکانە چۆن باسی و دۆخاکن هیچ هەبوو هیچ ستۆریەکەیە کە زۆر کاریگەری هەبە ئێوە بتوانن لە پانەڵەکە بیخەنە ڕوو یان ئەو کەسانی کە لێ بەشداریکەن وەکو ستۆریێک بیگەڕنەوە بەدەر لەو دۆکۆمنتاری کە خۆت باست کرد بە دڵنیاییەوە هەموو ئەو کەسانی کە لەوێ ڕوێن کەسی جیاوازن و هەمووشی بڵێ
لاشەکەی شێوێنراوە بە جۆرێک لە جۆرێکی درڕندە ئەم ژنانە بەداخەوە کوژراون بۆیە کەیسەکان کەسی جیاوازە چیرۆکی جیاوازی لە پشتەوەیە ئێمە بەدەر لە ئەو چیرۆکەی کە بتوانین لە سەرقەبرانەکە باسی بکەین خۆمان هەر کەیسی ڕاستیە 15 کەیسی شاری سلێمانیان دەوروبەری کوردستان بەگشتی وەرمان گرتووە کە لە چەند ساڵی ڕابردووە ڕوویاندا ئەم کەیسانە بە شێوەیەکی جیاواز چیرۆکان باس دەکەین دەنگی ئەم ژنانە ئەگەینین بە خەڵک کە من دڵنیام ئەوان ژیانە لە سندراوەتەوە بۆ نمونە بەڵام نەوەستاوە ئەم دیاردەیە هەر هەیە ئێستا چەندین کەسی تر هەیە چەندین ژنی تر هەیە کە لە هەمان دۆخی ئەم ژنانەیان بۆی ئەمان دەنگیان بگەین بە خەڵک بەڵێ لەژێر هەڕەشەیان لەژێر ئەوەیان کە ژیانیان لە مەترسیا بەلیان بسەندرێتەوە بۆی ئەمانەوێ ئەمە باسی بکەین و هەم میوانەکانیشی کە ئێمە میوانداریانەکەین لە ڕۆژەیە کەسانی بڵی لایەندارن پەیوەندیان بۆ بابەتەوە هەیە تەنها هۆشیاری بڵاوکردنەوەیەک نییە ئەم کەمپینی ئێمە تەنها ڕۆژێک نییە بڵێن باس لەم بابەتاکەین و کۆتایی من واتە گەشتم یەک ڕۆژ پێ کات کەمپینەکە چەند ڕۆژ کەمپینەکە خۆی چالاکەکە یەک ڕۆژە تەنها ڕۆژی شەمەیە بەڵام ئەمە کەمپینێک کە ڕائەگەینین یعنی ئێمە تیشک ئەخینە سەر بابەتەکان کە کێشەیەکی وا هەیە پێویستەکەم خەڵکانە بزانن کە ئەم کێشەیە هەیە بەڵام دواتر کاری لەسەرەکەین بۆی کە چارەسەرێکی بدۆزینەوە ناکرێ ئێمە تەنها لەوە شەری بڵاوکردنیا بۆستین و بە خەڵک بڵێنکی کێشەکە هەیە ئەبێ چارەسەرێکیشی بۆ بدۆزینەوە بۆ ئەم کەمپینێکە ڕاگەینین دواتر ئێمە خۆمان و دامەزراویم کاری لەسەرەکەین بۆی کە بتوانین ئەم دیاردەیە نەهێڵین لە کۆمەلگای کوردیا و بەرەونەمان بڕوات شنێرخان پلانەکە ڕۆنە بۆ من لە درێژی کەمپینەکەدا چیتی کاکەن 25 نۆڤەمبەری ژۆندەی نەماوە ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی تشیشنان سەرەتای مانگیانسێ کۆتای مانگیانزە ئەم ڕۆژش دێتە بەردەمان بەڵێ ئەمە کودامەزراوی فمێکی لە کارانێک سەکتەری کاری لەسەرەکەین یەکسانی جەندەریە بۆیە هەموو ڕۆژەکانی ساڵای ئێمە ڕۆژێکە کە پێویستە هەمومان کار لەسەرەوە بکەین تونتیژی دژی ژنان نەهێڵین و تەنها ژنی ژنات تیژی دژی هەردوو ڕەگەزەکە چونکە ئێمە بۆ یەکسانی ڕەگەز ئیشەکەین و کەمپینەکە و باسیشم کە تەنها ڕۆژێک نییە لە دوای کەمپینەکەەوە ئێمە هەڵەسین بە جێبەجێکردنی ئەو پلانێکە خۆمان هەمانە ئێمە بە درێژای ئەم ساڵ لە ڕیسەرچ بوون لە گەڕان بوون بە دوای کەیسەکانە بە دوای کێشەکانە بە دوای ئەو یاسانەی کە هەیە بۆی کە بتوانین بەکاری بێنین هەتا خەڵک سڵ بکاتەوە لە ئەنجامدانی ئەم تاوانە بۆیە ئێمە بە دوای ئەم چالاکیە بە دڵنیاییەوە کار لەسەر ئەوە ئەکەین کە دیاردەکە نەهێڵین ئاساییە باشە ئەوەی کە لێردا زۆر گرنگە دەمێ بزانم هیچ ژنێک بە تایبەتی ئەو ژنانی کە توندوتی ژیان بەرامبەر کراوە لەو کەمپینە بەشداریە بن ڕۆژی شەمە لەوێ ئەبن بەڵێ ئێمە کەیسەکانی کە هەمانە و پێشانگایی کە هەمانە بەشێکیان بۆ ئەو ژنانەیە کە لەسەر ژیانە نەماون و بەشێکیشیان بۆ ئەو ژنانەیە کە ئێستا لە ژیان نەماون کە پیانەڵێن ئێمە ڕزگاریان بووە لەو دۆخی کە تیا بوون پێشتر و چیرۆکان بە شێوازە ئیگەڕنەوە کە ناسنامەی کەسێتی کەسەکە دەرناکەوێت نازانێت کە چیرۆکی کێیە بەڵام خۆیان لەوێ ئەبین کە چیرۆکانیان بە چه جۆرێک باس دەکرێت ئەبین کە کێشەکانی ئەوان بە چه جۆرێک گفتوگوی لەسەر دەکرێت چارەسەرەکانی چییە خۆیان لەوێ ئامادابن بەڵە ژنانی بۆ نە هیچ شتێک نییە بتوانێت خۆی لەوێ قسە بکات خۆی قسە ناکات بەداخەوە ئێشتا هۆشیاری و ڕۆشنبیری خەڵکی ئێمە بۆ دەرەجەیە نییە کە بتوانێت ژنێک بێتە سەر شاشەیە خۆی بێتە شوێنێک و باسی خۆی بکات بە شێوەیەکی کراوە بڵێ من وام لە هاتووە باسی چیرۆکی خۆی بکات لەوانەیە تەقبول نەکردوان لە ڕێی کۆمەڵگا و لە ڕێی دەروبەرەکەیەوە ڕۆبەڕۆی توانش بێتەوە ڕۆبەڕی کۆمەڵێک ڕفتاری ناشرین بێتەوە بەداخەوە ئێشتا نەگەیشتنەوەی کە بتوانین کەسێک خۆی بێت باسی بکات بە شێوەیەکی ئاشکرا هیچ شتێک هەیە لەوێ بۆ نەتوندی تیژی بەرامبەر کرابێت ئەوەی کە بەنمونە لە ڕۆژی شەمە بەشدارە بێ قسەی بۆ کردبێتی باسی دۆخی خۆتی دۆخی خۆی بۆ کردبێتی بەڵێ ئەو کەسانی کە هەمانە ئەو چیرەکانی هەمانە من خۆم دانە بەدانە لە چیرەکانم وەرگرتووە لەگەڵ یان چاو پێشایت سەرنجڕاکێشان هەمووی بەڕاستی هەمووی سەرنجڕاکێشان بەڵام هەمیشە ستۆریەکی ڕەنگە زۆر بەناڕەحەت لە ذهنی مرۆڤ بسردرێت سەبەت ینی منە کاتێکە لەگەڵ ئەم کەسانە چاپێکوتنم ئەکرد هەتا بڵی حاڵتێکی دەرونی ناخۆشیشم بەسەر هاتەبوو لە بەرەوەی کە کەیسەکان کە تۆرە نزیکە گوێ لە کەسێکگەری باسی ژیانی خۆیەکە بۆ جۆرە ژیاوە و کە هۆکارەکەشی هۆکارێکی هیچ نەبووە کەسە هیچ مستحقی ئەوەیە کە بۆە بڕوات ئەکی شتێکی ناخۆشە کەیسەکان هەمویان لەگەڵم ماون پێم خۆشەکە لە نزیکەوە خەڵک بێت و چیرۆکانی گوێ لێ بێت بە چه شێوەیەکیش ئەم چیرۆکان ئەگەڕێنەوە وەکومانەوە هەمووی لەگەڵم ماوە هەموو کەسی ناخۆش بووە بە هیوای ئەوەی کە بتوانین ئەمە بوەستێنین باشە هیچ پیاوێکی لە کەمپینەکە وەکو هەمووکو بەشدار بوو بەڵە پانەڵەکانە بەڵێ هەمووکۆی کەسێک پیاوێک بێت گوێویستی ئەو چیرۆکانە بێت کە
بزانێ لە هەرێمی کوردستان چیرۆکی لەم شێوەیە هەیە ئەو قبرستانی کە هەیە و کە هیچ کام لە کێلەکان ناوی نییە ناوی لەسەرمیان ئەسڵەن هەندێکیان یار کێلیشینە نازانی چی و چۆنە وی بزانێت چیرۆکی لەم شێوەیە هەیە لە هەرێمی کوردستان بەڵێ کە ماڵی هۆشاری بڵاوکردنەوە بۆ تاکەکانی کۆمەلگا تاکی کۆمەلگا لە ژنیش و لە پیاویش پێک دێت ناکرێمە بەس چەخت لەسەر جەندەرێک بکەینە لە کۆمەلگایە ئەمە بە هەردوو جەندەرەکە ئاکرێت وە بەس لەمە وەستانەوەی ڕگەزی نێرومێنیە دژی یەک ئێمە بێکەوە کار بکەین بەیەکەوە هوشاری بڵاو بکەینەوە بێکە ئەو مافۆرکانی کە هەردوو لاهەیەتی بیزانێت بۆیە بە دڵنیاییەوە هەم لە ڕێکخستنی چالاکیەکانە هەم لە ئامادەکردنی پرۆگرامەکەیە ئێمە هەردوو ڕێگەزەکە بێ و کارمان لەسەر کردووە ئەو کەسانی کە بەشدارن لە پانێڵە لە چیرۆکە گەڕانەوەکەیە لە ئامادەبووەکانە هەردوو ڕێگەزەکەی تایە بە دڵنیاییەوە باشە کاردانەوەی ئەو پیاوانی کە بۆ نمونە کارەکەن لەگەڵ ئێوە کاریان کردو لەسەر ئەم کەمپینە گوێبیستی ئەو چیرۆکانە بوون حەزەکەم بزانم یعنی ئەوان کاردانەوەیان چۆن باسی ماکەن بەڕاستی وەکو ئێمە حەپسێن ئەوانیش حەپەسێن بەڵێ ئەو جۆرە ئەو تاوانی کە ڕگەزێک هەڵەسێ بە ئەنجامدانی بە بڕوای من ئەمە شتێک نییە بڵێ تەنها پێوەستە بە ڕگەزی پیاوەوە یعنی ئەوەی کە ئێمە باسیەکەین ئەو تونتی ژیانەی کە هەمانە چیرۆکەکان تەنها لە ڕێگەی لایەن پیاوە نەکراوە تایەتی چیرۆکەکە لایەن دایکی خۆیەوە ئەم تونتیژی بەرامبەر کراوە ئێمە لێرە بەس لە تونتیژی خێزانی ئەەکەین کە خێزان لە ژن و لە پیاویش پێک دێت تەنها ئەوە نییە کە بڵێ ئەم تونتیژن لایەن پیاوە کراوە پیا خراپ بەرامبەر بەژن نا هەیە ژنی شاکە تونتیژی بەرامبەر بەژنەکات خێزانی خۆی شنیارخان ستۆریەکان جیاوازە ستۆریەکان جیاواز بەرامبەر پیاوان بەرامبەر بە ژنان ژنان بەرامبەر بە ژنان بەرامبەر بە خێزانی بەرامبەر بە پیاوان تاینە هەمووی بەرامبەر بە ژنانە بەڵام ئەو کەسێک کە تونتیژەکە ئەکات ئەکرێ خێزانەکەی بێ ئەکرێ دەرەوە بێ ئەکرێ مێردەکەی بێ ئەکرێ براکەی بێ ینی ئەو کەسانی کە تاوانەکەکەن جیاوازن بەڵام هەمویان تاوانەکە بەرامبەر بەژن کراوە و هەمووشی هۆکارەکەی شەرف بووە باشە ئەو کەسانی کە لەبەردەستی ئێوەیە بە پێ ئەو بابەتانی کە ئێوە بینیوتانە و قسەتان لەگەڵ ئەو کەسانە کرد و ستۆری ئەو کەسانەتان لایەکە بۆن من لە ئێستادا لە ژیاندا نەماون زیاتر ئەو کەسانە توندوتیژی لەلایەن کێوە بەرامبەریان کراوە یاخود با بڵێن ئەو ژنانی کە کوژراون لەلایەن کێوە کوژراون خێزانەکانیان مێردەکانیان بوون لەلایەن کێوە بووە ئەو کەسانی کە لەلای ئێمە زیاتر لەلایەن مێردەکانیانەوە بۆ نمونە کوژراون یاخود لەلایەن دایک و باوکیان بڵێ باوک و مامە لە ئێمە ئەم عادەتە هەیە کە باوک و برا و مام و ئامۆزە و ئەمانە خۆیان بە سەحیبی ئەم ئەفرەتە ئەزانن بۆ ئەو تاوانی کە کراوە لە کێسەکانی ئێمەوە زیاتر لەلایەن یاخود مێردەکەیەتی یاخود باوکی خۆیەتی باشە ویم کار لەسەرەوە دەکات یاخود ئەم کەمپینە کار لەسەر ئەوە دەکات کە گرفتەکان خاڵ بە خاڵ دیاری بکات هۆکارەکان خاڵ بە خاڵ دیاری بکات و ستۆریەکانیش هەم بۆ کەناڵەکانی ڕاگەاندن هەم بۆ کۆمەڵگەش خاڵ بە خاڵ هەمووی دیاریەکات پێمانەڵە چی هەیە و بۆ چی ڕوویداوە چەندێک کار لەسەر چارە سەرکراوە بە تایبەت بۆ ئەو ژنانی کە لە ئێستادا لە ژیاندا ماون و ئەوانی کە لە ئێستادا لەژێر هاڕەشەدان بە تایبەت ئەمە لە مانگی یەکی ئەم ساڵەوە 2020 کار لەسەر ئەم پرۆژەیە ئەکەین ئەم پرۆگرامێکی چڕوپەڕە لەوەی کە بتوانین ئەم کێشانە چارەسەرێکیان بۆ بدۆزینەوە ئێمە خۆمانوەکو لە ناوخۆی دامەزراوەکەیە ڕیسەرچی خۆمان کردووە کەسەکانمان بینی و کێشەکان نەزانین چییە و چارەسەرێکیشمان بۆ دۆز و چارەسەرێکی بیدایی تەبعاً ئێمە بەتەنیا ناتوانین دیاردێکی وەها گەورە لە نێوان میلیۆنان خەڵکە بگۆڕین بەتەنیا ئەو چارەسەرانێکی ئێمە بە باشی ئەزانین هەمانە و ئەکید ئەمە بە پەیوەندی لەگەڵ لایەنی پەیوەنددارە ئەکرێت لەگەڵ بنیەکانی پۆلیسا لەگەڵ مەحکەمەیە لەگەڵ پەرلەمانە کە ئێمە یاسای ژمارە 8مان هەیە خۆشببختانە ئەم یاسایمان هەیە لە ئێستاە بەڵام کۆمەڵێک لە بڕگەکانی کاری پێ ناکرێ ئەگەر بتوانین لەگەڵ ئەو لایەنێک کە پەیوەنددارن بە بابەتەوە بە تەواوەتی ئەم یاسایە کاری بێ بکرێت ئەو کاتە لە ناو خەڵکە بڵاو ببێتەوە ئەو کەسێک کە بەتەمایە تاوانێکی وا بکات دوو جار بیر بکاتەوە بزانێت کە چارەنووسی ئەم کەسە چییە ئەگەر بە بیانووی شەرەف ژنێک بکوژێت باشکە پێشتر لە ساڵانی ڕابردووە ئەگەر بە بیانووی شەرەف ژنێک بکوژرایە تاوانەکەی ئەو تاوانە سزاکەی وەکو سزای کوشتنێکی ئاسایی نەبوو تۆ ئەوت من لەبەر شەرەف کوشتومە ئەگەر خۆت سزاکە و 10 ساڵ بە بۆ نمونە ئەکرا بە ساڵێک چونکە تۆ بیانی شەرەفت هەبووە خۆشببختانە ئەمە نەماوە چکەمە هەندانێکە بۆ خەڵک بەڵێ هەندانێکە بۆ خەڵک ئەڵە من ئەگەر بیشتی کوژم بە کوشتێکی ئاسایی لە قەڵم نادرێت سزاکەی زۆر کەمە ساڵێک سژنەکەت و دوایتە دەرەوە ژیانی خۆی بەردەوامەکات بەڵام لە ئێستاە ئەوە نەماوە خۆشببختانە بۆیە مادەم توانیمان ئەوە بگۆڕین ئەکرێ ئەمێکی ئێستا هەیە ئەمەش بگۆڕین و بەرەبەر دیار دەکەن نمێنە و ژن ئازاد بێت لەولایەنەوە باشە
بابەتێکی دیکە بەشداری مامۆستایانی ئاینێ لە کەمپینێکی لەم شێوەدا هیچ کەسێکە بەشداری ئەم کەمپینی کردبێ وەکو بانگشت بەڵێ بانگشتی هەموو کەسێکمان کردو لە هەموو لە هەر چەند سەکتەرێکی جیاوازە بەڵێ مامۆستای ئاینیش لەو ڕۆژە بەشدارە بن لەگەڵمانە وەی کە لە نزیک و ئاگان لە بابەتەکە بێت وەی کە ئەو کەسانی ئەوانە توان کارەگریان لەسەری هەبێت بڵاوی بکەنەوە ئەوە شەرە بڵاو بکەنەوە بزانن ینی بۆ خەڵکی باس بکەن کە ئەمە تاوانێکە هەتا شەرعیش ڕێگەی پێنادات. باشە هیچ کامێک لەو کەسانی کە شارەزای ئاینن یا خودت مامۆستای ئاینین قساکەن لە پانەڵەکە چکە قسەی ئەوان گرنگە لەبەر ئێمە کۆمەڵگەیەکی مسلمانین زۆر کاتیش نەک با بڵین زۆر کات هەمیشە گوێ بە مامۆستایانی ئاینی دەگیرێت و ئەوەندەی ئێمە شارەزابین ئاین بە هیچ کەسێک ناڵێت تۆ ڕێگە پێدراوی ژیان لە کەسێک پسەنیتەوانە ئیتر هۆکارەکەی هەر شتێک بێکمان بۆ پانێڵەکە بەشدانی لەگەڵمانە بەڵام پانێڵی ترمان هەبوو لەسەر هەمان بابەت لە چالاکی تردا لەگەڵمان بەشدار بوون و ئەو خەڵەنیان خستە ڕوو کە تا دینیش ڕێگە بەم کارەسەتە نادات لە ئەم چالاکیە لەگەڵمانین بەڵام لە چالاکی تا لەگەڵمانە بوون و لە داهاتوو تا لەگەڵمانە بن. بڕیار بۆ 25 نۆڤەمبەر هیچ شتێکتان هەبێ؟ ئێمە وەکو باسم کرد باست لەو کرد پلانەکەتان دوور و درێژە پلانەکەمان دوور و درێژە و ناشی بەستینەوە بە ڕۆژەکانی حەز ناکەین هەموو چالاکەکان بکەوێت 8 مارس بکەوێتە 25 نۆڤەمبەر بکەوێتە ڕۆژێکی تایبەت کە تایبەت کرا بن بابەتە ئێمە پێویستمان پێوەیە کە هەموو ڕۆژێک بڕاستی لەسەر کارە ئیش بکەین ئامارەکان زۆرن ڕێژێکی زۆر لەم کارەسەتە ڕۆئات پێویستمان پێ هەموو ڕۆژێک لە ساڵەکە کار لەسەرەوە بکەین کە ئەمە بەرونمان بهێڵین بۆی تەنها ڕۆژێکمان دابین نەکردو کە بڵێ ئەمە ڕۆژی ژنانە ڕۆژی بەرەنگاربوون توێژیە بەڵام ڕۆژەیە کار بکەین هەموو ڕۆژێک کاری لەسەر دەکەین. دەست خۆش خۆشحاڵم کە چەناوی لێرە هیوادارم بەردەوام بن لەم کەمپینانەتان ئێمەش کارەکەین بێکەوە. زۆر سپاس خۆشحاڵ بن بە دڵنیاییەوە خۆشحاڵ بم کە لێرە بووی. زۆر سپاس بۆ شنیارفایق بەڕێوەبەری پرۆژەکان لە دامەزراوەی ڤیم کە جەنابیان ڕاستەوخۆ لێرە میوان بوون.